ناکۆکیەکانی دیموکراتەکان و ترامپ لە پەرەساندندایە. هەڵوێستی ئەمریکا لەسەر کڕینی موشەکی ڕووسی لەلایەن تورکیاوە. ئێران سەرکەوتنی ڕەوانی بەسەر ئەمریکادا ڕادەگەیەنێ. تەماشا چێلێ خۆشەویستی دەمەتان خۆش لە واشنگتنەوە خۆشاتنەوە ڕای بەرنامەی کورد کۆنەکشن ئومیدوارم دەمێگی خۆش وەلمان بوونە سەر. جێ منجی سلااو و ڕێز ئەم جێ پێشکەتنên داویên ئەمریکا دەست پێ بکەن. دژبەری دناڤڕا سەرۆکê ئەمریکا دۆناڵد ترامپ و دەموکراتاندا بلند بوویە پشتی ئاخافتنên ترامپ ku hin wek êrişên nijadperest dibînin lê dijî 4 jinên endamên Kongresê ku ji wan re got vegerin welatên hûn jê hatinî. Çavlerê bû ku ew rojeke pîrozkirina berhemên Amerîkî be, di nav de jî sîstema berevaniya dijî mûşekên balîstî ku li parka koşka spî hatibûn pêşankirin lê tişt zû hatin guhertin. Eger tu nefret al welatê me dikî û li vir nek hevxweşî tu dikarî biçî. Serok bersiva pirsekê dida li dor êrişên wî yên Twitterê li dijî 4 jinên demokratên endamên Kongres di nav de jî İlhan Omar, misilmana Amerîkîya ji dayîkbûya Somalê. Dema ez dibêjim çawa ew li ser welatê me diaxivin û zimanê dijî cihîyan bikartînin, dema ez kînawan dijî İsraîlê û hezkirinawan ji dijminên wekû El-Qaîde ra dibihîsim, wî demê hûn dizanîn çi ye? Ez ji we re bêjim ez bawer nakim ev e bû demokratan baş bit. Ji bilî Omar, endamên demokratên Kongresê Alexandria Ocasio-Cortez, Rashida Tlaib û Ayanna Pressley rastî êrişên Trump bûn. Wan axaftinên serok wek nijadperest anîn ziman û şermezar kirin. Ew jî tiştekî hez nake bêtirî ku welatê me da beş bike li gor nijad, ayîn, regez û statuya koçberiyê, ji ber ku ew dizane ev takerê ye, ew dikare pêra li hevkariya me ya li gel hev bi hemî cewaziyên me bigire. Axaftinên Trump hatin di demekê da rêveberiya wî hin guhertin ra gihandin ku bendên bêhtir datîne pêşbiyaniyên ku li ser sînorê başûrê welêt daxwaza penaberiyê li Amerîka dikin. Rexnegir dibêjin biryara nû ya roja duşemê ne yasayî ye û wê rastî dadgehê bê. Kongresê bi zelalî got eger tu welatekî aramiyê sêyem ra derbas bî, li gor rêkeftinê tu yê ji mafê penaberiyê bê bendkirin. Ev rêberî niha dibêje em ê biryareke nû deynin ku dibêje eger tu di her welatekî sêyem ra derbas bibî, tu yê ji mafê penaberiyê bê bendkirin. Trump her wiha got rêveberiya wî berdewam e dêgirtina koçberên neyasayî de li seranserî welêt. Tevî ku tu nîşanînin li dor operasyoneke berfreha ku serok soz dabû pêkbîne. سەر و سەوداکردن لەگەڵ کۆچبەران لە ناوەندیەکانی دەستگیرکردندا لە ئەمریکا لە نیوان بەڕێوەبەرێتی ترامپ و دیموکراتەکانی ئۆپۆزیسیۆن گەرژی دروست کردووە، هەر کام تاوانباری ئەوەی تر دەکات لە تەنگەشەکانی سەر سنووردا. ئەو گرتە ڤیددیۆی مایک پێنسی جێگری سەرۆکی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا کە دەڕوانێتە ئەو دەست بەسەرکراوانە لە گرتوخانەیەکی کۆچبەران لە تەکساس بووە بابەتێکی مشتومڕاوی. زانیم کە دیمەنێکی زۆر قەرەباڵغ و لە ڕادەبەدەر ناسایی بەدی دەکەین. لە تویتەکەی ڕۆژی یەکشەمەیدا سەرۆک ترامپ پەیامنێرانی بە هەڵبەستنی چیرۆکی ڕەوشی ناتەندروست و خراپی مامەڵەکردنی کۆچبەران تۆمەتبار کرد. ترامپ گوتی سنتەرەکانی کۆچبەران خاوێنە بەڵام قەرەباڵغن. جۆش دۆسی پەیامنێری واشنگتن پۆست دوای گەڕانی لەگەڵ مایک پێنس بە نێو سنتەری مەکاڵن لە تەکساس ڕەوشەکەی بە جۆرێکی جیاواز باس کرد. جۆش دۆسێ لە سەر تویتەکەی وێنەکانی دابەزاندبوو گوتی من 384 پیاوم بینی لە نێو قەفەسدا لەسەر زەویە کۆنکرێتەکە خەوتبوون. گوتیشی پیاوەکان داوای فڵچەی دانیشتن و خواردنیان کرد و دۆسێ گوتیشی هەندێکیان پێیان گوتم کەوابدا بۆ 20 ڕۆژە خۆیان نشتووە. ڕاستیەکە ئەوەیە کە ئەم سنتەرانە بۆ ئەوە دروست نەکراون ئەو ژمارە زۆرە لە کۆچبەران لە خۆ بگرن. ئێمە لە ماوەی 4 مانگی یەک لە دوای یەک پتر لە 100,000 کۆچبەرمان دەست بەسەر کردووە.
بریکاری بەڕێوەبەری خزمەتگوزاری بە هاوڵاتی بوون و کۆچبەری کەن کۆچەناڵی ڕۆژی یەکشەمە گوتی گرتوخانەکانی سنووری توانای ئەوەیان نییە بە باشی سەر و سەودا لەگەڵ ئەو ژمارە زۆرەی کۆچبەران بکەن بەهۆی کەمی ئەو بوجەی کۆنگرس بۆ ئەو مەبەستە دابینی دەکات. ئەگەر کۆنگرێس کەسانی پرۆفێشناڵ لە سنوورەکان دابنێت ئەوە سەرکەوتن بەدی دەکرێت. سەرکەوتن بە نەهێشتنی قەرەباڵغی لە سەنتەرەکاندا دەپێورێت. ژمارەیەک لە دیموکراتەکان لە کۆنگرس دەڵێن بەڕێوەبەرایەتی ترامپ قەیرانی سنتەرەکانی کۆچبەرانی دژوارتر کردووە. پێویست بە پەیڕەوکردنی سیاسەتێک ناکات کە خانمان و خانەوادەی بێتاوان دەستگیر بکات. ئەوانەی زیانیان بە کەس نەگەیاندووە لێرەن و بە شێوەیەکی یاسایی داوای مافی پەنابەری لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دەکەن. کۆمارەکان دیموکراتەکان تۆمەتبار دەکەن بە گەمەکردنی سیاسی و هەوڵێکی کەمیش دەدەن بۆ یارمەتیدانی بارودۆخەکە. لە هەزری هەندێک لە هاوکارانی دیموکراتمان وابیر دەکەنەوە کە لە ناکاودا لە ئاسمانەوە بە هەزاران لە کۆچبەرانی نایاسایی لەسەر سنوورەکەمان سەریان هەڵداوە. دیموکراتەکان بێ ئاگان لە داواکانی کۆماریەکان و هەندێک لە دیموکراتەکان کە بۆ دەیان ساڵە داوای چاکسازی لە سیستەمی کۆچبەریدا دەکەن. بەرپرسانی بەڕێوەبەرایەتی ترامپ داوایان لە کۆنگرس کردووە ئەوەی پێی دەگوتێت کە لێنەکان بگرن لە پێناو خاوکردنەوەی لێشاوی کۆچبەران بۆ نێو وڵات یەکگرتووەکانی ئەمریکا. پشتی کە ترکیە سیستەما بەرەوانیە موشەکان S-400 ji رووسیا کری گەلۆ ریەکسیۆنا ئەمریکا تا چه ئاستێ تون دەبێ. سمینارێک لە واشنگتۆنا پایتەخت بەحسا vê mijareyê dike. Hevkarê me Yehya Berzencî li wir bû ev raport amade kir. بەشێک لە سیستمی موشەکی بەرگری ئاسمانی S-400 رووسی گەیشتە ئەنقەرە. ئەو سیستەمەی ئەمریکا بەردەوام ئاگاهی داوە هاوپەیمانەکەی تورکیا کە خۆی لێ بەدوور بگرێت. بەردەوامی ئەو سەودایی نێوان رووسیا و تورکیا چ کاریگەریەکی دەبێت بۆ ئایندەی پەیوەندیەکانی نێوان واشنگتن و ئەنقەرە کە نزیکەی 70 ساڵە هاوپەیمانن. ئایا تورکیا دەکەوێتە بەرهەباشەی سزاکانی ئەمریکا؟ هەموو کاتێک ئەومان وتووە ئەوە ئەو سەودایەیە کە کردومانە کارەکەش بەردەوام دەبێت. خۆمان ئەو کارش ڕێک دەخین لەبارەی ڕێگەپێدانی هاتنی فڕۆکە یاخود ئەو فەرمانبەرانی بۆ ئەو مەبەستە دێن کارەکەش بەردەوام دەبێت. وەزارەتی بەرگری تورکیاش نووسراوێکی پێویستی بڵاو کردوتەوە کە هیچ گرفتێک ڕووی نەداوە و کارەکان بە شێوەیەکی دروست بەڕێوە دەچن. تورکیا پلانەکەی خۆی جێبەجێ کرد. سیستەمی موشەکی S-400 بووە بە بەشێک لە سیستەمی ئەو وڵاتەی کە هێزێکی سەرەکی ناتۆیە. لە واشنگتنیش لە ڕێگەی ناوەندەکانی لێکۆڵینەوە و شیکەرەوە سیاسیەکان تورکیا کەوتۆتە خۆ بۆ پڕکردنی ئەو ناوەندانەی بەو زانیاریانەی کە دەیانەوە بیگەێنن لە ناوەندی سێتا کە لە دەوڵەتی تورکیاوە نزیکن تاوتوێی پەیوەندی نێوان ئەمریکا و تورکیا دەکەن لە سەروبەندی ئەم ئاریشە تازەی نێوانیان کە وەک ئەندامێکی پەرلەمانی تورکیا لەسەر لیستی ئاک پارتی لە کۆڕەکەدا باسی دەکرد کە ئاریشەی ئەم دوو هاوپەیمانە شتێکی تازە نییە. مێژووی پەیوەندیەکانی نێوان هاوپەیمانی ئەمریکا و تورکیا زۆر پتەوە لە ساڵی 1950ەوە دەستی پێکردووە. نزیکەی 70 ساڵە چەندین کات سەختی و ئاڵۆزی کەوتۆتە نێو ئەو پەیوەندی استراتیژیە و بەڕێشمان کردووە. لەو باوەڕەدام ئەم جارش سەر دەکەوین بەسەر سەختیەکاندا. پێویستە هاوڕەکانمان ئەوە بزانن کە لە دوای شەڕی ساردەوە هەر گرفتێک ڕووی کردبێتە خۆڵەتی ناوەڕاست مەترسی بۆ تورکیا بووە. ئاسایشی تورکیا گرنگە بۆ ناوچەکە. سەقامگیری لە تورکیادا کارگەری باشی بۆ ئەمریکاش دەبێت. هەر کات تاوتوێی پەیوەندیەکانی نێوان ئەمریکا و تورکیا بێتە بەر باسکردن دۆزی کورد لە سووریا دەبێتە مایەی وتوێژی چڕ. هەرچی لایەنی تورکیا دەیەوێ هێزەکانی سووریای دیموکرات گرێ بداتەوە بە پەکەکەوە کە بەلای تورکیا و واشنگتن و ئەوروپاش پەکەکە هێزێکی تیرۆریستە. بەڵام هێزەکانی سووریای دیموکرات و پەیوەندیەکانی لەگەڵ ئەمریکا هەر بەردەوامە. بەڵام چۆن هێزەکانی سووریای دیموکرات دەتوانێت ئەم بارە لە سەنگەر ڕێک بکاتەوە و تورکیا قایل بکات؟ یەکێک لەو هۆکارانەی کە هێزەکانی سووریای دیموکرات لە یەکەم هەنگاودا هەوڵی داوە کە هێزەکانیان تەنها پێکاتەی کوردی تێدا نەبێت بەڵکو نەتەوەکانی تریش بەشداری پێ بکەن. لە ڕوانگەی ئەمریکاشەوە کە بیستومانە ئەو پرۆسەیە لەلایەن هێزەکانی سووریای دیموکراتەوە بەردەوام دەبێت. بە زیادبوونی پێکاتی عەرەب ناولێنەنانی وەک هێزێکی بەتەنها کورد ئاستەنگ لە بەردەم خواستی تورکیادا دروست دەکات. بەرپرسەکانی تورکیا سەبارەت بەم هەنگاوەیان هێنانی سیستەمی موشەکی بەرگری ئاسمانی رووسیا
بۆ تورکیا دەنجیان دلێرە هێشتا ڕوونیە سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ چۆن دەڕوانێتە ئەم سەرکەوتنەی رووسیا و هەڵوێستی تورکیای هاوپەیمانە استراتیژیەکەی یحیا بەرزنجی دەنجی ئەمریکا واشنگتن. ئێران دەڵێت لە ڕۆی ڕەوانیەوە سەرکەوتنی بەسەر ئەمریکا دەهینەوە لەبارەی بەڕامەی ناوکی تاران. سەرۆکی ئیرانی حەسەنە ڕۆحانی لە ڕۆژ یەکشەمەوەتی واشنگتن شکستی هێنا لە بەدەستهێنانی پشتگیری نێونەتەوەیی بۆ سزای قۆرسە لەسەر تاران بەهۆی زۆرترکردنی پێتاندنی یۆرانیۆم. ده هەمان دەمێدا مەدیا بریتانی هەن ئاخافتنین بالیۆزێ بەرێ بریتانیا لە ئەمریکا بەڵافکردن کو دەبێژە سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ دەف ژرێکەفتنە ناوۆکی بەردا تەنێ ji بۆ ku dijberiya serokêberê Barack Obama bike. Serokkomarê Îran Hesen Ruhanî roja yekşemê li Bakurê Îranê di bajarê Şîrvanê de bi qelebeqekî ku pir bi coş bûre got zordarî Amerîka li ser Îranê bi ser neket. Ji pitirî çardemehan de kîjan rê ku Amerîka girt çend civatî, siyasî yan jî yasayî be jî ew têk çû. Hikûmeta Trump ji hevalbendên Amerîka daxwaz kir ku toleyên aboriyî li ser Îranê de zêdetir bikin, piştê ku karbidestên Îranê ragihandin ku wan bi karanîna uranyumê ji li gorê peymana 2015 ya serçekên nawekî zêdetir kirine. Sala par hikûmeta Trump xwe ji ev peyman vekeşandibû û toleyên aborî danîbû ser Îranê. Tehran îddia dike ku hevildanên wan bû bi karanîna uranyumê li gor qanûnên navnetewî ye. Wek dizanî pîtandina uranyûmê ne qedexeye li gorî peymana nehiştina belavbûna çekê navûkî. Ev e mafê her endamekê peymanê ye. Îranê jî heman maf heye. Tiştê dikeve ser me ew e ku em wê gelek bi zelalî bicêbînin divê bikeve jêr kontrola ajansa nêvdewletî ya hêza navûkî û zêrevanên saziyê li wê derê hene. Her çalakiyê li jêr çavderiyê û tiştek nîne ku em veşêrin. Lêbelê li dijî toleyên tund Îran jî bê bersiv nemaye. Îran hewl dide ku pêşî tankerên neftê li Kendeva Farisê bigire. Heftaya borê sê gemiyên Îranê xwestin ku pêşiya tankerekî Britanyayê bigirin, lê gemiyekî leşkeriya Britanyayê tankerekî neftê rizgar kir. Em berdevam çawdêriya evlêkariyê dikin ew ev debin pêdaçûnê daye ji bo parastina gemiyên Brîtanî. Karbidestên Berevanî Amerîka dibêjin ev ji bo derbaskirina tankerên neftê vê gemiyên leşkerî amade bikin. Roja yekşemê Pentagon wekî bo nişandana hêzê xwe vîdyoyek veşand ku têda operasyonekî alîkarî bo gemiya leşkeriya Harpers Ferry li Kendeva Farisî de hatiye kirin. Di nav wan rewşên girceyî de rojnamekî Brîtanî roja yekşemê dîsa ragihandinên diplomasiyê di nav Londra û balyoza Britanya li Amerîkayê de bi veşartî veşand ku tîde balyoz dibêje hikûmeta Trump peyama navokî bi Îranê bo dijberiya seroka berê Amerîka Barack Obama şikandiye. Piştê veşandina ragihandinên diplomasiyê ku hikûmeta Trump têde wek bê serûpê hatibû nîşandan, balyoz Dereç hefteya borî îstifa xwe pêşkeş kir. Di veşanê nû de vekeşandina Trump ji peyama navokî wekî verankariyekî diplomasî hatiye nirxandin. Paş duwakewtinekî zor li Kotayî serokê herêm û serokê hikûmet û kabînetekî hilbijêrdira. Bo têşxistina ser pêşbînekan li bare ayîndeyê em hikûmeta û desalateken li Herêmê Kurdistan, Dr. Elî Zelmî nûser ronakbîr û komelnas li ڕێگای Skypeەوە li London li gelman daye. Dr. Elî li sereta zor xweş hatin bo bernameyi Kurd Connection. Aya cêwazîkî ew to li nîwan em hikûmeta û hikûmetekanî raberdû da debînriyet? زۆر سپاس بەڕێزم زۆر سپاس بۆ میوانداریە لە ڕاستیە ئەگەر ڕێگەم بێ جەنابەت هەر ئاوا بە خێرایی یەک سەرنجی خێرا ئەدەم لەسەر دبیت لەسەر حکومڕانی لە کوردستانە ئینجا ئێمە سەر وەڵامی پرسیارەکەی جەنابەت لە ڕاستیە کێشەیەکمان هەیە لە هەرێمی کوردستانە و لە باشوورە لەسەر مۆزوعی حکومڕانی و کووتم و دبیت لەسەر حکومڕانی و دەسەڵاتەکان کە ئەم کێشەیەکی بەڕای من ڕێگە و ڕیشە داکوچراوە ئەو کێشەیەش ئەوەیە هەمیشە
دوو تێڕوانینی ئەم سەرگیر و با بڵێن پەرگیرمان هەیە یەکێکیان ئەوەیە هەمیشە لەگەڵ حکومەتایە و هەمیشە پێی وایە حکومەشتی باشەکە یەکیان هەمیشە لە زدی حکومەت و حکومەت بە دژمن و بە شتێکی خراپ سێ دەکات یعنی ڕەش و سپی من پێم وایە ئەمە هەڵەیەکی منهەجیە ئەمە خزمەت بە دەبێت ناکەن لەمڕۆوە ئەوەی کە ئێمە قسەی لەسەر دەکەین و ئەو کەسانەی وەکو من کە چاودێرن و سەربەخۆن قسەی لەسەر دەکەن ئێمە هیواداری نەکەونێنە ئەو خانەی ڕەش و سپیەوە نەکەونێ ئەو خانەوەی لە خۆمان و بڵێن ئەم حکومەتە باشە یان حکومەتە خراپە ئەوەی کە ئێمە ئێڵن لەسەر بینا لەسەر تێڕوانین و تێفکرین و واقع و لەسەر ئەو پێداویستیانەی کە هەن لە گۆڕەپانەکە و هەلومەرجانی هەت لەو ڕۆ قسەکەین بەنسبەتی پرسیارەکەی جەنابتەوە ئایا هیچ گۆڕانکاریەک ئەبینرێت لە نێوان ئەم کابینەی نوێیی کە دروست کراوە لەگەڵ خلیکە دروستەکرێت لەگەڵ ئەو کابینەی پێشووترا ئەمە بە وەڵامێکی زۆر سەرپێی و با بڵێن سادە توانین بڵێن نەخێر بەداخەوە ئەویش لەبەرەوەی توانین بڵێن نەخێر چونکە لە ڕاستیە ئەم کابینەی نوێیە هەر لە ئێستاوە سیخناخە پڕە لە کێشە و ململانەی باڵ و حیزبە سیاسیەکان یعنی ئەمە یەکێکە لەو گرفتە سەرەکیانەی ئەم کابینەیە کە پێ و ئەناڵێنێ کە لە ناویە چەندین ململانێ بوونیان هەیە یەکێک لەو ململانە گەورانە ئەوەیە کەوا ململانەی نێوان پارتی دیموکراتی خۆی باڵەکانی خۆی کە ململانەی ئەتوانی ناوی بنێن نێچیروان بارزانی کە سەرۆکی هەرێمە و لەگەڵ ململانەی مەسرور بارزانی کە سەرۆکی حکوومەتی هەرێمە ئالێرا ئەم دووشتە بەریەکەوتنە زۆر چاوەڕێیەکرێ بەداخەوە چونکە ئەو لایەنگرێکی زۆری ناو دەم و دەستگای حکوومەتە ئەمیش لایەنگەکانی خۆی ناو دام و دەستگای حکوومەتە جێگیر بکە ئەم بەریەکەوتنە ئەمە کێشەیەکی سەرەکیە بێت بڵێ دکتۆر ئێمە زانین دەسەڵاتە هەرە باڵەکەمەک و باز دەکردن لە مامەوە بۆ برازاوە لە ئاموزاوە بۆ ئاموزا گوازرانەوە واتە لە نێو هەمان بنەماڵەدا مایەوە چ ئومێدێک هەیە ئەم 4 ساڵە لە ترمەکانی پێشووتر باشتر بن؟ زۆر ڕاستە لە ڕاستیە ئەتوانم بڵێم ئومێدەکان زۆر کزن و ئومێد زۆر کەمە چووکە لەبەر چی ئەگەڕێمەوە سەر هەمان پرسیاری یەکەمم کە ئەویش لەبەرەوەی ئەو شتانەی کە ئێمە لە بەردەستمانان ئەو پێش هاتانەی کە ئێمە چاوەڕیان نەکەین و هەروەها ئەو هەلومەرجانەی کە هەن لە ناو ئەم حکوومەتە هەمووی ئاماژەکان وا پێمان ئەڵێن کە ئومێد زۆر کەمە لەبەر چی وەکو عەرزم کردی یەکەم شت ئەم حکوومەتە لاوازە لەبەر ئەوەی وەکو خۆیان ئەڵێن با بڵێن قەرزێکی زۆری بەسەرەوەیە کە ئەمە هەم کراوە بە ئایا کراوە بە بیانی هەل لە ڕاستیە وایە کەواتە ئەمەیەکێ لە کێشە گەورەکانی ئەوەیە کە ئەوکو وتم لەو ململانەی نێوان ئامۆزاکاندا ڕنگاتەوە چونکە ئەم سەرۆکی حکوومەت لە یەکەم وتاریا گلەیی لە ئامۆزاکەی کرد کە حکوومەتێکی بۆ بەجێهێشتووە کە زۆر ملیار قەرزانە لەبەرەوە ئەمە بۆ خۆی ئەومان بیشانە کە ململانەیەک هەیە لە بینی ئەم دوو باڵانە و ئەم ململانەش درێژە ئەکێشێت ئەمە یەکێک لەو هۆکارانەی کە ئێمە ئەتوانین بڵێن بێئومێدیەک هەیە بەداخەوە لەم کابینە نوێ یەکێکی تر لەو هۆکاران ئەوەیە ئەو پێکهاتە حیزبیانەی تر کە بەشدان لە حکوومەتە نەک خودی پارتی خۆی بۆ نمونەیەکی نیشتیمانی و گۆڕان بەتایبەتی کە ئەمانە پێکهاتی سەرکی ئەمانیش هەر عینەنشت لەناو خۆیانە یەکدەنگ و یەکڕەنگ نین لەم کابینەیە ئەوانیش باڵێکی گەورەی ناو یەکێتی نیشتیمانی کە ئەو باڵی ئێران زیاتر با بڵێن دەعمیەکە لەگەڵم حکوومەتانیە و باڵی ناو گۆڕانیش عینشت کە بە باڵی خواردگردەکە ئەوترێ کە خەڵکێکی زۆر و جەماوەرێکی زۆر و چالاکوانێکی زۆر ئەوانیش لەگەڵم حکوومەتانین بەس دکتۆر ئەم حکوومەت ململانەیە لەدایک بوو بەڵێ لە پەیوەندیدا لە ڕاستیدا تا ئێستا نەکێشەکان یەکێتی لەگەڵ پارتی نەکێشەکانی یەکێتی لەگەڵ گۆڕان و نەکێشەکانی لایەنەکانی تر لەگەڵ هەمویان یەکلا بوونەتەوە تا چەند ئەو جۆرە کێشانە ئەگەری کاریگەری هەیە لەسەر کارەکانی ئەم حکوومەتە نوێیە کاریگەری زۆرە بەڕێزم لەبەر وەکو عەرزمکەی لەبەر چەند هۆکاری یەکەم هۆکار ئەوەیە کە ئەم حکوومەتە توانای دەسەڵاتێکی سەرتاسەری مرکزی نابێت لەبەرەوە زۆر ئاساییە ئەوانەی کە لە سلێمانین و لایەنگری ئێرانن ئەوانە هیچ گوێگری هیچ یعنی با بڵێن هیچ بڕیارێکی ئەو حکوومەتە جێبەجێ نەکەن ئەو یا ئیشکال دروستکەن لە بەردەمیا یان با بڵێن کۆسپوتەگەرە دروستکەن ئەمە بۆ نمونە بە نسبەتی باڵەکانی ناویکێتی و عینشت گۆڕان ئەکرێ فشارێکی زۆر دروست بکرێت لەلایەن جەماوەرەکان لەلایەن میدیاکانەوە بۆی ئەوانیش ئێستا بۆ نمونە ئەو بەڕێوەبەریان کە دەرکراوە سەر بە دکتۆر کاتەما خەریکە بەسەرە چێت پرسیارێکی تر ماوە
لە هەرێمی کوردستان چەندین ناوەندی دەسەڵات بەدی دەکرێت دەسەڵاتی سەرۆکی هێرێن دەسەڵاتی سەرۆکی حکوومەت دەسەڵاتی پەرلەمان و لەسەرەوەی هەمویان و لە پشتی پەردەوە دەسەڵاتی بێچەندوچوونی سەرۆکی پارتەکان کێ لە ڕاستیدا لەغاو یان هاوساری ئەم حکوومەتەی بەدەستە. ئێمە بەداخەوە یان ئەتوانیەوە بڵێن هەمە وەکو مەسلێکی کوردەواری هەیە هەمان تاسو حەمامی پێشووە ینی ئێمە لە ئەزمموی ئەم 25 ساڵی ڕابردووی ئەم هەشکابینەی پێشووە ئێمە هەمیشە بینیومانە کە لە پشتی پەردەوەکو جەناب داماژە بکەن لە ژوورە تاریکەکانەوە مەکتەب سیاسی و سەرۆک حیزبەکان بڕیارەنداوە لە حکوومەت ئەوانەی حکوومەت زیاتر کارتۆنی بوون زیاتر وەکو بووکەشوشەیەک بوون بەدەست ئەو دەسەڵاتی کە لە پشتی با بڵێن حکوومەتەوە کە حیزبە بەداخەوە یا زۆر جارە حیزب نییە خێزانێکە یان بنەماڵەیەکە یا تاکە کەسێکە ئەمە کارەساتێکی گەورەیە و بەداخەوە ئەم پەرلەمانی ئەم جارش کە ئێمە گوایە ئەبێت بەشاڵێت بەسەر حکوومەتەوە هەمان پێکهاتەی هەیە و هەمان پێکهاتەی با بڵێن پێشووتری هەیە لەبەرەوە ئێمە هیچ گۆڕانکاریەکی بنەڕەتی ڕیشەیی لە ئەدای سیاسی و لە بیرروبۆچینی سیاسی نابینین لەگەڵ کابینەکانی پێشترە بۆیە ناومێدێکی زۆر ئێمەی داگیر کردو وایە کە ئەمە ناتوانێت سەر بەخۆ بن دام و دەستگای قەزایی و ئەمانە سەر بەخۆ بن بڵێ. دکتۆر عەلی زەلمی نووسە ڕۆناکبیر و کۆمەڵناس زۆر سپاس و بەشداریکردن لە بەرنامەی ئەمڕۆماندا. زۆر سپاس سەرکەوتوو بن زۆر سپاس. روشە ئەولەکاریە باژارۆکێ خورماتۆ gelek seqamgîre ew niha tê dîtin wek yek ji aramtirîn cih li navçeyê nakokên Iraqê. Berê ew cihê kêşe û pirsgirêkan bû di navbera aliyên dijber de. Agahiyên bêhtir di vê raportê de. ئێرە قەزای خورماتووی پارێزگای سەلاحەدینە. ساڵانی ڕابردوو دۆخی ئەمنی لەم قەزایە هێندە خراپ بوو. هەموو ڕۆژێک دانیشتوانەکەی بە دەنگی فیشەک خەبەریان دەبوویەوە. بەڵام ئێستا دۆخی ئەمنی قەزاکە بە شێوەیەک سەقامگیرە. ڕەنگە بە یەکێک لە شارە ئارامەکانی عێراق هەژمارد بکرێت. ئەوەنە باشین برام خوا ڕەحما لێ بگە کەس ناو کەس نایێ کەسێت فێ لە کەس ناکە ئەو هاکراوەکەت بن تابیان لێرا بخەفە کەس ناژن هاوچیە. وەزعەکەیش بەڕاستی کپە یعنی کێشەمان نییە لێ هیچ کەسێکە ئەم قووەتە لێرەیە تا ئەم قووەتە ماوە کەس حەقی لە کورد نییە لەخوا بەزیادوێ هەرکێ مەشغوڵ ئیش خۆیەتی و دانیشتوانی خورماتوو لە کورد عەرەب و تورکمان پێکاتون لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا جیالە و تەقینەوانەی لە شارەکەدا ئەنجام دراون چەندین شەڕی خوێناوی لە نێوان کورد و تورکماندا ڕوویان داوە سەدان خانوو و دوکانی یەکتریان سووتاندووە بەڵام دوای نەمانی پێشمەرگە و حەشتی شعبی لە شارەکە و هێنانی هێزێکی بێلایەن لە بەغداوە دۆخەکە بە شێوەیەک هێور بۆتەوە دەنگی فیشەک لە قەزاکە نابیسترەیە. وڵای وەزعەمە تا ڕادەیەک زۆر باشیسە لە خورماتەوە وانەیەوەی کە کواترە دەسەریع لێرن یعنی پیشەگەرین و لە فەرق ناکەن لە بین نەتەوەگۆینەکانە لەبەر ئەوە وەزع ئەمنی شار خورماتوو زۆر باشیستە. وتەبێژی حەشتی شعبیش کە لایەنێکی ئاڵۆزیەکانی ساڵی ڕابردووی خورماتون دەڵێت سیاسیەکان خورماتویان تێکدا نەک دانیشتوانەکەی. دووربی لە سیاسیەکان وەزع ئارامە وەزع سابتە ئێستا ئەتوانم بڕۆ لە بازاری کورد پڕ تورکمانە مشتریەکانی بڕۆ بازار تورکمانەکان تێکەڵایە هەموو کورد و تورکمان عینە شەراکات پێشتر ناوچە کوردی و تورکمانیەکانی خورماتوو لە یەکتری دابڕێنرابوون هیچ لایەک نەیدەتوانی بڕواتە ناوچەیەوی تر بەڵام ئێستا هەمووان بێکێشە پێکەوە دەژین. جاران قەزای خورماتووی پارێزگای سەلاحەدین یەکێک بوو لەو قەزایانەی کە لە ڕووی ئەمنیەوە قەزایەکی ناسەقامگیر بوو بەڵام ئێستا ئەم قەزایە بەراورد بە ناوچەکانی دەوروبەری لە ڕووی ئەمنیەوە ناوچەیەکی تەواو سەقامگیرە. دڵشادەنوارن دەنگی ئەمریکا خورماتوو. وەڵاتیەکی هەورەمانی di salên 1920 da sîstema avdana bîstanan li herêma hewramê danî bû û ta roja îno hinek bi awakî berbiçav ew tê bikaranîn. Agahiyên zêdetir di vê raportê de.
عليك السلام كاك نسبة دين خير بي خاصني خير بي بخير بي ستشاو ساعة سرمان كاك ساعة نيو كي بمين بو مغرب نوباي هو لە بیستەکانی سەدەی ڕابردوودا پیاوێک سیستەمێکی دابەشکردنی ئاو بۆ باخەکانی تەوێڵا دادەنێت ئێستاشی لەگەڵدا بێت ئەو سیستەمەی ئەو کات نووسراوە نەوە دوایەوە گەشتووەتەوە هاوڵاتیانی تەوێڵە و پەیڕەوی لێ دەکرێت. ڕۆستەم کە ئێستا وێنەی نووسراوەکانی قادربەگی پێیە دەڵێ لە ڕێگەی سەعاتەوە بەپێی ڕۆژەکانی هەفتە کاتەکان دابەشکراون و کەس ناتوانێت سەرپێچیان بکات. کێشە دروستنەوە بەس هاتوون بۆ معلومات مەسن یەکێ توێتی 4 ساعت ئاومەیە ئەو توێتی ناسەعات 3 ساعت و نیوە هەیە هاتوون بۆ لای من دەفتەرەکەم دەرێناو پیشان دومەکەکە ئەوە ڕازەکە 4 ساعت داوی هەیە یان ئێستا زەلام نییە لە تێوەڵا خۆی نەزانێت چەند ساعت ئاوی هەیە و لە چ ساعاتێک کارنەوە باویچێتی ئەم دەفتەرە کە دوای قاربەک ڕۆشتەوە بۆ ئێران ئەی خەزورم لەوێ حاجی ئایزە دەفتەرەکە یابوو بە خەزورم دەبینەوە باوەکە وای باوێ هەورەمانی زەوێ دڵسێ هەفەری باخەوانەکانی هەورامان بەدەم گۆرانی هەورامیەوە و بە پاڵپشتی نووسراوەکانی قادرباگ ڕۆژانە سەرقاڵی ئاودێرانن وە خۆیان دەڵێن هەرچەندە ماندوو دەبن بەڵام کارەکەیان بەلاوە قورس نییە. ئەوەڵشت کە کاتێ دێراوی باخەکان دەست پێەکەین و بەپێ ئەو دەفتەرە کە دانراوە قاربەک دایناوە و سە دەفتەرەکەش لای خاڵە ڕۆسەمە ئیتر باخەکان بەپێ سەعات 3 ساعت و باخی 2 ساعت و کە تەواو بوو ئەوە دەستەکەین بۆ گۆرانی وتن جارێ وایە مانووە بین گۆرانیە بەسەر تا مانوو نامێنێت دەستەکەی بۆ گۆرانی وتن. بەپێی سەرچاوە مێژوویەکان 35 سان لە هەوراماندا حکومڕانیان کردووە بەشێکیان نازناوی میریان بەگیان هەڵگرتووە. قادربە کوڕی جافرسان بووە لە شۆشمێوە و لەسەر داواکاری هاوڵاتیانی تەوێڵا هاتووەتە تەوێڵە و بە ئامادەبوونی ڕیسپی و پیاوە دیارەکانی تەوێڵا لە دەستپێکی هاوینە هەواری ئاوێسەرەوە ئاوی سەرجەم باخەکانی بەکات دیاری کردووە کە لە ئێستادا زیاتر لە 2000 باخ بەو سیستەمە ئاوی باخەکانیان ئەدێرن. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەورامان. به راپۆرتەیەم دەگەهێنە داویە بەرنامەیە کورد کۆنێکشنە ئیرۆ تا بەڕنامەی ئایندەمان هەر شاد و سەرفراز بن بمێرە خۆش.